زۆر باشە لەبارەی گرنگی بە قەزاکردنی خەلیفان و هەروەها گوندی سرێشمە دەمەوێت گفتوگۆیەک بکەم لەگەڵ بەڕێز هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران لەگەڵم دەبێت. کاک هەڵگور دەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 کاک هەڵگور پێمان بڵێ کە گرنگی بە قەزاکردنی خەلیفان و بە ناحێکردنی گوندی سرێشمە چییە بۆ هاوڵاتیان و دانیشتوانی ئەو ناوچانە؟ طبعا لە چوارچێوەی بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای ئەوەی کە ئیداری سەربەخۆی سۆران بڕیاری سەربەخۆبوونی بۆ دەرچوو ئەو قەزا و ناحیانەش بۆ ئەوەی بۆ بە ئامانجی کەمکردنەوەی ڕۆتیناتی ئەو خەڵکانێک کە لەو ناوچانە دەژین بڕیاری بە قەزابوونی پێشتر قەزای سیرەکاندرا و ئێستاش بڕیاری بە قەزابوونی خەلیفاندرا. طبعا ئەگەر جوگرافیای ئیداری سەربەخۆی سۆران سیر بکەیت جوگرافیاش بەرفراوانە بە بەراورد لەگەڵ پارێزگاری هەولێر زیاتر لە 160 مەساحەی پارێزگاری هەولێر پێک دێنێتن کە زیاتر لە 5700 کیلۆمەتر دووجایە. سنتەری سۆران ئەگەر بەراوردی بکەین سنتەری سۆرانمان هەیە، لە سنتەری سۆران قەزای چۆمانمان هەیە کە بۆ دۆڵی باڵەکایەتی و قەزای نەرگەسۆر بۆ ناوچەی بارزان و قەزای ڕواندزیش بۆ دۆڵی ئارانە و ئەو ناوچەیە، قەزای سیدەکانش بۆ ناوچەی برادۆست. بۆیە ئەم جارە بۆ دۆڵی ئالانە و مانتقەی خەلا و بیا و خەلان و ئەوانە بڕیاری بە قەزابوونی خەلیفانیش درا. تقریبا ئەم پێنج قەزایە بەدەر لە قەزای ناوەندی سۆرانیش ئێستا سەر بە ئیداری سەربەخۆی سۆرانن. هەبوونی ئەو بڕیارە بە دڵنیاییەوە ڕۆتیناتی خەڵک کەمتر دەکاتەوە پێشتر کە ئەم قەزانە قەزای خەلیفان و قەزای سیدەکانیش کە سەر بەناوەندی قەزای سۆران بوون ئێستا ڕاستەوخۆ دەبن سەر بە ئیداری سەربەخۆی سۆران. ئەمە چ کاراسانیەک بۆ کاروباری هاوڵاتیان دەکات کاک هەڵگور؟ خۆتان دەزانن ینی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگی بە شۆڕبوونەوەی دەسەڵاتەکان درا. بۆ نمونە هەردوو ئیداری سەربەخۆی سۆران و زاخۆ ینی کران بە ئیدارەی سەربەخۆ و ئێستا ئەم ناحیانە کە دەکرێنە قەزا و گوندەکان کە دەکرێنە ناحیە، ئەمە کاروباری هاوڵاتیان تا چەند ئاسان دەکات؟ طبعا بۆ خۆشت باس کرد هەبوونی ئیداری سەربەخۆی سۆران یەکێک لە ئامانجەکانی ئەوە بوو کە ڕۆتیناتی خەڵک کەم بکاتەوە. بە هەبوونی ئەم قەزانش بە هەمان شێوە سلسلەی ئەم پرۆسەی مراجعە کەمتر دەکاتەوە. ئێستا کە خەلیفان ڕاستەوخۆ سەر بە پارێزگای سەر بە ئیداری سەربەخۆی سۆرانە و ئیداری سەربەخۆی سۆران ڕاستەوخۆ سەر بە وەزارەتەکانی پەیوەندیدار و ئەنجومەنی وەزیرانە. بۆیە لە ڕووی کارجەڕی و ئیداریەوە کار ئاسانێکی زۆر باش بۆ هاوڵاتیانی ئەم دەڤەرە دەکاتن. وەڵا ڕووی خزمەتگوزاریشەوە ئێمە هەوڵ دەدەین تەنها گۆڕینی ناوەکان نەبێتن، بەڵکو لە ڕووی خزمەتگوزاریشەوە خزمەتگوزاری زیاتر بگاتە ئەم ناوچانە و ئەو شوێنانێک کە لە خەلیفان و دەوروبەرینە بەتایبەتی دۆڵی ئالانە و خەلان بیا و سرێشمە ئەمانە هەمووی خزمەتگوزاری زیاتر بگرێتە ئەم دەڤەرە. ئەم بڕیارە لە کاتێک و لە کاتێکی گونجاو بوو و هیوادارم ئێمەش بتوانین وەکو ئیداری سەربەخۆی سۆران ئێمەش بتوانین سوود لەم بڕیارە وەربگرین و هەوڵی کەمکردنەوەی ڕۆتینات بدەین کە یەکێکە لە بەرنامە سەرچەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. هیوادارم ئەم پلانە بە شێوەیە شەڕێک بیستەبواری جێبەجێکردن و ئێمەش لە خزمەت هاوڵاتیانی شارۆچکەی خەلیفان کە ئێستا دەبێتە قەزای خەلیفان و گوندی سرێشمە کە ئێستا دەبێتە ناحیەی سرێشمە بین بۆ ئەوەی زیاتر خزمەتی هاوڵاتیانی پێ بکەین. بەڵێ کاک هەڵگور، دانیشتوانی گوندی ئالانەش داوا دەکەن کە گوندەکان بکرێتە ناحیە. هیچ پلانێکتان هەیە کە هەندێک لە گوندەکانی دیکە بکرێنە ناحیە گۆڕانکاری لە بڕیاری کارگەڕی ئەو ناوچانەدا بکەن؟ بەڵێ ئەمانی تەوان دۆڵی ئالانە دۆڵی ئاکۆیانیش ئێستا بڕیاری دەرچووەوە دەبێت بە ناحیە، بەڵام دۆڵی ئالانە ئەو ناحیەی کە سەر بە قەزای خەلیفانە ئێستا سرێشمەیە چووکە سنتەری سرێشمە زیاتر بەرفراوان و گەورەیە دەتوانین سوودی لێوە بگرین و ئەو گوندانێک کە بۆوان کار ئاسانی تێدا بێتن سەر بە ناحیەی سرێشمە بنیان سەر بە قەزای خەلیفان بن. ئێمە ئەو بڕیارە دەدەین کە هاوڵاتیان لە سنووری جۆگرافیەوە کە ئەمە شوێن بۆ ئەوان باشتر و نزیکتر و دەست خۆشترە سەر بۆ شوێنە نەبن. وەکو باسم کرد ئامانجی سەرەکی لە بڕیاردان بە قەزابوونی خەلیفان و ناحیەی سرێشمەش ئەوەیە کە ڕۆتیناتی خەڵک کەم بکرێتەوە. مثلا بۆ نمونە ئەگەر داواکاریەک لە سرێشمە هەبێتن دەبێت ئەو داواکاریە ڕەوانەی ناحیەی خەلیفان بکرابە پێشتر و لە ناحیەی خەلیفان ڕەوانەی قەزای ناوەندی سۆران بکرابە، لە قەزای ناوەندی سۆرانیش
ڕەوانی ئیدارە سەربەخۆی سۆران بکرابە. ئێستا ڕاستەوخۆ ئەو داواکاریانە لە قەزای خەلیفانەوە بۆ ئیدارە سەربەخۆی سۆران بێت و ئێمە لێوێنەران کاروبارەکانیان ڕایی دەکەین پێویست ناکاتن ئەو بربەستێکە لە قەزای سۆران هەبوو بمێنێتن بە دڵنیاییشەوە بەرنامە پلانەکانی هەبوونی قەزایەک لەگەڵ قەزایەکانی دیکە باشتر بەڕێوە دەچێتن. زۆر سپاس بەڕێز هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران ڕاستەوخۆ لەگەڵم بووی. دەست خۆش.